چۆن بزانین ئەو گرێ گۆشتیانی کە لوتمان نادروست بووە گرەیەکی خاوێنن یاخۆ شەرپەنجەیین. بەناوی خی گەورە مێربان من دکتۆر مەریوان لەتیف فەتاحم پزیشکی نەشتەرگەری و نەخۆشیەکانی قورب و لوت و جۆ لە تاوەری تەندروستی سمارت. ئەو گرێ گۆشتیانی کە لوتدا دروست دەبن پۆلێن ئەکرێن بە چەند جۆرێک. گرەی گۆشتیمان هەیە کە لە هەردوو لای لوت دروست دەبێت، گرەی گۆشتیمان هەیە کە لە یەک لای لوت دروست دەبێت. ئەو گرێ گۆشتیانی کە لە هەردوو لای لوت دروست دەبن لە تەمەنی منداڵیەوە هەیە دروست دەبێت، لە تەمەنی هەرزەکاری، لە تەمەنی مامناوەند و تەمەنی بە ساڵا چوش. گرێ گۆشتەکان بە زۆری ئەوانەی کە لە هەردوو لای لوت دروست دەبن گرەیەکی بێ ئازارە، بەس تەنها لە لوتەکانە کە بێتە هۆکاری بۆ جیران ئەم گریانە بە هۆی هۆکاری هەستیاری یاخود هەوکردن دروست دەبێت و ئەو گریانە بەگشتی گرەیەکی خاوێن و هیچ مەترسیەکیان نییە. گرەیەکمان هەیە کە لە تەمەنی هەرزەکاریە دروست دەبێت یاخود دەتوانین بڵێن دوو جۆر گرێمان هەیە لە تەمەنی هەرزەکاریە دروست دەبێت. ئەو گریانە بەهۆی یەکیان بە هۆکاری هەوکردنەوە دروست دەبێت کە لە یەک لای لوت کە لەم جیرفانی سەر ڕوومەتەوە دروست دەبێت، دواتر دەچێتە پشتی لوت و ناولوت داگیر دەکات دەبێتە هۆکاری لوت جیران دووبارە ئەم جۆرە گریانە. بەگشتی ئەم گریانە گرەی خاوێنن هیچ ترسێکیان نییە. گرەیەکی کەشمانەیە هەر لە هەرزەکاری تا بەتابەتی لە کوڕانە دروست دەبێت. ئەو گریانە لە مەلولە خوێنەکانی ناولودەوە دروست دەبن. ئەم گریانە بەگشتی گرەیەکی ترسناکن لە ڕووی ئەوەی کەوا دەبێتە هۆکاری بەربوونی خوێنێکی زۆری لێ دێت لە لوتی نەخۆشەکە و لوتگیرانێکی زۆری بۆ دروست دەکات. ئەم گریانە بکو گرێ خاوێنن بەڵام وەکو مەترسی خوێن بەربوونی زۆریانەیە و پەلە هاوێ بۆ ناو چاو بۆ ناو مێشک. گرەی کەمان هەیە بۆ نمونە گرەی جۆری تر کە لە تەمەنی مامناوەند بەسەرەوە دروست دەبێت. ئەم گریانەش بە تایبەتی لە یەک لای لوتا دروست دەبن. ئەم گریانە گری خاوێنن بەڵام بۆی هەیە بگۆڕێ پاش چەند ساڵێک بۆ گری شێرپەنجەیی کە لە یەک لای لوت دروست دەبێت. گرەکانی کەشکە لە لوتە هەن بەگشتی ئەوانی کە شێرپەنجەی خۆیان شێرپەنجەین بۆی هەیە لە جیوەکان بێ، بۆی هەیە لە ڕووپۆشی ناولوتە دروست بێت. ئایا ئەمە لە یەک جیرفانەوە هاتووە، ئەمە لە چەند جیرفانێکەوە هاتووە یاخود بەس هۆکارەکەی لە ناو لوت و لە لاتەنیشتەکانی لوتەوە ئەم گریانە سەرکێشێت. بەگشتی گرەکانی لوت وەکو نیشانە چەند نیشانەیەشانەیە دەبێتە هۆی لوت جیران، دەبێتە هۆکار بۆ نەمانی هەستی بۆنکردن، ئازاری لوت و دەم و چاو و سەر، دەبێت لە هەندێکیانە ئەوانی کە پەل هاون بۆ ناو چاو بۆ ناو سەر دەبێتە هۆکاری تێکچوونی بینین بۆ نمونە نەخۆشەکەشت بە دووشت ئەبینێ، بۆ نمونە بینینی لەدەست ئەیات، بینینی لێڵ ئەبێ، یا ئەو گریانی کە مەلولی خوێنیان لەگەڵدایە خوێنێکی زۆرە لوتنی نەخۆشەکە ئێتە خوارەوە. ئەمانە ئەو نیشانانن کە هۆکارە ینی دەبێتە نیشانەی ئەو گرێ شێرپەنجەیانی کە لوتدا دروست دەبێت. نەخۆش چی بکات لەم کاتێک کە هەستەکە کە لوت جیرانی هەیە کە کێشەیەکی لەم بابەتی هەیە دەبێت سەردانی پسپۆری قورب و لوت و جۆ بکە. ئەو ڕێکارانە زانستیانە کە چین دەبێت بگرێتە بەر وەکو پشکنین کە لە کلینیکانە دەکرێت، دوایی بەناوبین سەیری ئەو ناولوتی فەحس دەکرێت، دوا پشکنینی بۆ دەکرێت ئایا یەکلایەتی یا دوولایەتی. ئێمە بەگشتی ترسمان لە گرەی گۆشتی یەکلا هەیە نەک لە هەردوولا. ئەگەر ئەو گرێ گۆشتیە بیررا لە یەکلا هەیە دواتر یا لە هەردوولا هەیە دوای پشکنینەکان و ناوبین نەخۆش دەبێت پشکنینی تیشکی بۆ بکرێت. ئەو پشکنی تشکیانی کە بۆی دەکرێت وەکو پشکنی تشکی سیتسکان و ئەگەر لە یەک لاش بێ باشترە دوای پشکنی سیتسکانەکە پشکنینی مغناطیسی بۆ بکرێتەوە تا ئێمارای بۆ بکرێت. لە دوای ئێمارایەکە دەبێت بایۆپسی بۆ بکرێتەوە بە وەرگرتنی بەشێک لەو گۆشتێکە لوتایە بەمەرجێک ئەو گۆشتە گۆشتی خوێنی نەبێ واتە نەخۆشەکە پێشوەخت پێ ئێمە ناڵێ بڵێ من خوێنبەربوونی لوتم هەیە لەگەڵ گیرانی لوتەکە لەو کاتەیە نابێت بە هیچ شێوازێک پارچەی لۆ بگیرێت. دوایی کە پارچێکی لۆگیرا بە پێی جۆری گۆشتەکە چارەسەری تەواوی بۆ دەکرێت کە بە زۆربەی هەرە زۆریان نەشتەرگریان دەبێت بۆ ئەنجام بدرێت. نەشتەرگەریش لە ئێستادا بە شێوازی ناوبین دەکرێت بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو ئامرانی کە بەردەستن چارەسەری تەواویان بۆ جێبەجێ دەکرێت. سمارت وەرچەرخانە.